کرێکاران زەحمەتکێشان کۆمەڵانی ئازادی خوازی کوردستان 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا بەڕێوەیە. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزگرتن لە 40 ساڵ هەڵسوڕان و خەباتی بێوچانی ڕێکخراوەیەکی شۆڕشکێر و کۆمۆنیست لە ناو شۆڕشی کوردستان و ئێراندایە. ئەمڕۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵا تەنیا ڕێزگرتن لە ڕۆژی سازمانی و حزبی نییە، بەڵکو ڕۆژی ڕێزگرتنە لە باڵی چەپ و سۆسیالیستی لە ناو بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستاندا. ئەمڕۆ کۆمەڵا ناوێکی خۆشەویست و جێگای هیوا لە دڵی خەڵکی هەژار و چەوساوەی کوردستاندایە کە بۆ ڕزگاری و ئازادی و یەکسانی ئینسان خەبات دەکات. ئەمڕۆ ئەگەر لە کرێکارێکی کوردستان بپرسیت کۆمەڵە کیە، ئەوەڵی مانگی مەیەکانی شارەکانی کوردستان و خەباتی ساڵانەی کرێکارانی کورەخانەکانت پێنیشان دەدات و دەڵێت کۆمەڵە ئێمەین. ئەگەر لە ژنێکی زۆر لێکراوی کوردستان بپرسیت کۆمەڵە کیە، بخچەی خۆشەویستی دڵیت بۆ دەکاتەوە و دەڵێ کۆمەڵە ئەو کەسەیە کە زنجیری کۆیلەتی منی پچڕاند و لە ناو دڵی مندا جێ هەیە. ئەگەر لە لاوێکی تینووی ئازادی کوردستان بپرسیت کۆمەڵە کیە، دەڵێت ئەو کەسەیە کە هیوا و ئارەزوەکانی هەرەتی خۆشی لاوێتیم لە ڕێباز و ناوچاوانیدا دەبینمەوە. ئەگەر لە ڕووناک بیریکی کوردستان بپرسیت کۆمەڵە کیە، دەڵێت ئەو پشتیوانە بەهێزەیە کە جەوهەری قەڵەمەکەم لە مەرکەبی خۆشەویستی ئەودا پاراو دەبێت. ئەگەر لە پێشمەرگەیەک بپرسیت کۆمەڵە کیە، ئاڵایەکی سوورت پێنیشان دەدات و دەڵێ ئەو ئاڵا خۆشەویستەیە کە لە هەموو کارگا و مەزرا و کێوێکی بەرزی کوردستان و ئێران هەڵی دەکەم. ئەگەر لە دایکی شەهیدێک بپرسیت کۆمەڵە کیە، ڕسمی بەگوڵ نەخشاوی ڕۆڵەکەی نیشان دەدات کە وەک ملوانکەی خۆشەویستی لەسەر دڵیەتی و دەڵێ کۆمەڵا کۆرپەکەی منە. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەم خۆشەویستانەیە. با لەگەڵ یەک بە پێشوازی ڕۆژی کۆمەڵەوە بچین. بەڕێز بێ 26 ڕێبەندان، هەر شەکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە.